ڕێز و سڵاو بۆەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارمان توینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی فولادی سیادنی ئەبهەر. یانەدەستدان و برینداربوونی 14 منداڵی کار و کرێکار لە ڕێگای مەشهەد فریمان. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوت و گازی پارسی جنوبی و کۆبوونەوەی نانەواکان لە شاری شیراز. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ڕۆژی دووشەمە خانەنشینکراوان لە شارەکانی سنا، کرماشان، مەریوان، تاران، زەنجان، تەورێز و چەند شاری دیکە دژ بەوە دینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی یەکدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و بەوتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی خوازیاری بەرزکردنەوەی یاسی یەکدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆمەوە هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی یەکدەست و مەزایە دواخراوەکانیان با یەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی خانەنشینکراوان و هەروەها ئازادی دەستبەجێی خانەنشینکراوانی دەست بەسەرکراو بوون. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی فولادی سیادنی ئەبهەر. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شرکەتی فولادی سیادنی ئەبهەر دژ بە پێنەدانی یەکدەستەکانیان لەلایەن بەرپرسانی شرکەتەوە ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروش ماڵکردنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی یاسی هەڵدەست بە پێی ڕێژەی تەوەڕوومەوە هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی یەکدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها وەدیاتنی بەڵێنەکانی بەرپرسان پاش مانگرتنەکانی کرێکاران بوون. گیانلەدەستان و برینداربوونی 14 منداڵی کار و کرێکار لە ڕێگای مەشهەد فریمان. ڕۆژی دووشەمە 21 ڕازبەر پێکدادانی ئۆتۆمۆبیلی هەڵگری منداڵانی کار و کرێکارانی بەلوچ بە گارد ڕەیلی تەنیشتی جادە لە ڕێگای مەشهەد فریمان لانیکەم لەو ڕووداوەدا 5 کەس گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ئەم سرویسە ڕەوانەی زەویەکانی بەرهەمهێنانی زعفەران کراون و بەهۆی ڕووداوێکی نادیار شۆفێری ئۆتۆمبیلەکە کۆنتڕۆڵی لەدەستداوە و ئەم کارەساتە ڕوویداوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە پاش ئۆتۆمۆبیلەکەوە لانیکەم 10 منداڵی تەمەن 7 تا 12 ساڵ بوون کە هێشتا چارەنووسی ئەوانە دیار نییە و زانیاریەک سەبارەت بە ناسناوی گیانلەدەستراوان و هەروەها دۆخی تەندروستی بریندارانیش لە بەردەستانیە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی ئێران چۆکای ڕۆزوانشار. ڕۆژی دووشەمە 21 ڕازبەر 1404 تاوی کرێکارانی شرکەتی ئێران چووکای ڕزوانشار دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدا و تەنانەت هەندێک لە کرێکاران توانایی دابینکردنی پێداویستی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی یاستی هەڵدەست بە پێی ڕێژەی تەوەڕوومەوە هەڵاوسان، کۆتاییاتنی گوشاری ناوەندەبنیەکان بۆ سەر کرێکارانی ناڕازی، پێدانی یەکدەست و مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و هەروەها بیمەی دەرمانی کارامە بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوت و گازی پارسی جنوبی. ڕۆژی دووشەمە کرێکارانی ڕاستمی شرکەتی نەوت و گازی پارسی جنوبی لە چەند ناوچەی عەمەڵیاتی جیاواز دژ بە جیاکاری لە حەقدەستەکانیاندا کۆبوونەتەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروش ماڵکردنی پلاکارد خوازیاری گەڕانەوەی و بڕەپارەیەکە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە بوون، وەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، بەرزکردنەوەی یاسی یەکدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی و بایەختانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکارانی شرکەتی نەوت و گاز و سربەخۆی سندوقی خانەنشینکراوانی ئەو شرکەتە و هەروەها ئازادی دەست بەجێ خانەنشینکراوان لە داخوازیەکانی تریان بووە.
کۆبوونەوەی نانەواکان لە شاری شیراز. ڕۆژی دووشەمە کۆمەڵێک لە نانەواکانی شیراز دژ بە پێنەدانی یارانەی ئارد ناڕەزایەتیان دەربڕیوە. نانەوایانی ناڕازی بە بەرپایی ڕێپێوانێک و وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی ڕێکخراوەی نانینۆ خوا زیاری پێدانی یارانە و پشکی ئارد بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی نانەوایان دەستێوەردانی دادپەروەرانەی دەستگا قەزاییەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە گەندەڵی بەرپرسان و هەروەها وەدیهاتنی بەڵێنەکانی حکوومەت بوو. لە درێژەی ڕێپێوانەکەدا نانەوایانی ناڕازی جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە لە ئەگەری چارەسەر نەکرانی کێشەکانیان لەلایەن دەوڵەتەوە نەک تەنیا بەردەوامی بە ناڕەزایەتیەکانیانەدەن بەڵکو ناڕەزایەتیەکان لە شارەکانی دیکە بڵاو دەکەنەوە و تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕەزایەتی. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ماڵدزراوانی پرۆژەی مەسکەن لە ئیسلام شەهری تاران. ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 21 ڕازبەر کۆمەڵێک لە ماڵدزراوانی پرۆژەی مەسکەنی ئیمام ڕەزا لە ئیسلام شەهری تاران دشت بە ڕادەزنەکرانی زەویەکانیان لەلایەن دەوڵەتەوە کۆبوونەتەوە. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم تەعاونی مەسکەنی شارەداری ئیسلام شەهر بە وتنەوەی دروست مۆڵکردنی پلاکار دشت بە وەدیناتنی بەڵێنەکانی بەرپرسان و بایەخنەدانی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی بە سکاڵایەکان دشت بە بەرپرسی تەعاونی و ناوچەیە ناڕەزایەتیان دەربڕیوە و ئاماژەیان بەوەش کردووە کە سەرەڕای پەرداخکرانی بڕەپارەیەکی زۆر بۆ ماوەیەکی زیاتر لە 7 ساڵ هێشتا لەلایەن تەعاونیە و ناوچەیەوە زەویەکانیان ڕادەست نەکراوە و هەروەها هەڕەشەیان لێکراوە کە لاگەری بەردەوامی ناڕەزایەتیەکان دۆسیەیان بۆ ساز دەکرێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.